نزیکەی 25 ساڵە لە تاراوگە دەژی بەهۆی بەشداری لە کار و پرۆژەی مرۆیی و فریاگوزاریەکان زووبەی وڵاتانی جیهان گەڕاوە. هونەرمەندی شێوەکار و هەڵبەستوان و نووسەرە، خەڵکی شاری سلێمانیە و ماوەیەکی زۆرە لە ژاپۆن دەژیا و ئێستاش لە لەندەنە. تا ئێستاکە 14 پیشانگای تایبەتی کردوتەوە. ئەمە بێجگە لە بەشداری زیاد لە 50 پیشانگای نێودەوڵەتی. ئەندامی بۆردی ناوەندی هونەری ئەمریکی و ژاپۆنی و ئاسیایی و ئەفریقاییە و لە ڕێکخراوی شنەبای ژاپۆنی بۆ یارمەتی ئاوارە و پەنابەران لە کۆزۆڤۆ و ئەلبانیا و سیرالیۆن و لیبریا و ئەفغانستان و پاکستان و چەندین وڵاتی دیکە خزمەتی کردووە. ئێستاکەش سمکۆ ئەحمەد میوانی زایاڵی داهێنانی دەنگی ئەمەریکایە. کاک سمکۆ بەخێربەی بۆ بەرنامەی زایاڵی داهێنانی دەنگی ئەمەریکا، ئەم کاتت باش. زۆر سپاسدانەکەم سەرچاو. هەر بژین. کاک سمکۆ، هەڵبەت تۆ هەم وەک هونەرمەندێکی شێوەکار، هەم وەک نووسەرێک، هەم وەک هەڵبەستوان، هەروەها وەک کارمەندێک یان کەسێک لە بواری چەندین ساڵە لە بواری ڕێکخراوە خێرخوازیەکانە کاری کردو و چەندین شار و وڵاتت بینیەوە، بە تایبەتی وڵاتە هەژارەکان، وڵاتە تازە پێشکەوتۆکان و پەیوەندیکی زۆر ڕاستە و خۆت هەبوو بە خەڵکەوە. پێمان خۆشە سەرەتا لە هونەرەکەتەوە دەست پێ بکەین. ئەزمونی تۆ ئەزمونێکی جیاوازە. ئەم جیاوازیە لەکوێوە هاتووە؟ ئەزمونی هونەری لای من ئەزمونێکی درێژە. من یەکەمین تەجروبەی بڵێن کە هەستکەم کە حەزم بە هونەری شێوەکاری هەیە گەڕێتەوە بە قوتابخانەی قەدەمخێری سەرەتایی. ئەو کاتە مناڵێک بووم لە قوتابخانەی قەدەمخێر. مامۆستای وانەمان داوای کرد وێنەیەک کێشم. وێنەیەکم کێشا، چوومە نییە ماڵەوە بە دڵ و داوێن وێنەیەکم کێشا زۆر جوان بوو کە بردمەوە لە باتەی دەستخۆشی زندەیەکم خوارد. ئیتر لەو کاتەوە چرۆی بڕوا بەخۆبوون لە منا دروست بوو. هەستم کرد کە شتێکی جوانم کردووە. چیرۆکی دووەمیشم بە جدی ئەو هینە ڕۆژێک کە باوکم ڕۆژێکی بەفراوی بوو لە کوردستان کە باوکم کابراکی یانێق بوو، مەجموعەیەک بۆی پێڵاوی جوانی هەبوو. تەسەوورگە ئەو بڵێن ڕۆژێک کە ئەو خەڵکێکی زۆر هاتە حەوشەی ئێمە و تەعزیێشتیوە. من لەو کاتیا چوون بە بۆیاقی خۆنەرەکانی ئەو کارێکم کێشان لەسێ سەرباچیەکانە گەڕێتەوە بۆ بڵێ مناڵە. من لە مناڵیمەوە ئالوودەی ڕانگەکان بووم، ئالوودەی سروشت بووم، ڕانگەکانی پاییز، ڕانگەکانی ئاوی، ڕانگەکانی زستان. یان هەستەکەم لە مناڵیەوە کۆنێکشنێکی زۆر ڕۆحی لە بینی من و ڕانگانە هەبووە. دوایەوەش لە بڵێن زانکۆ کە چوومەهێن زانکۆ زۆر حەسێت کە بڕۆمە فنونە جەمیلە لە بەخا بەزەو کاتە بەداخەوە کۆمەلگا زۆری یان کرد تەدەخولیان کرد لە ژیانی شەخسی منە. لەبەرەوەی من لە قوتابخانەی ڕۆشنبیر یەکەم بووم مۆستاڵە، دەرەجەیەکی زۆر مێنا بوو کە بازی کولیە فنونم کرد. مامۆستاکانمان وتیان کاکە تۆ شێت بووی کە خەڵک نێخواخواتی و دەرەجە بێنێ بڕاتە کولی تو بۆ هەندەسە و نازانم چی ئەو هینە بڵێن خەڵجارێکی تریش لەبار براکە من بڕۆمە بڵێن بوارێکی ئەکادمی هونەری شێوەکاری بخوێنم. بەس من هەر کۆڵم نەیە لەگەڵ ڕەنگەکانە لەگەڵ دینەکانە فۆرمەکانە بەردەوام لە عاشقا بووم. هەتا کۆ بوارم بۆ هەڵکەوت کە لە ساڵی 96 چوومە ژاپۆن دەبێت توانین بە ئازادی خۆم هونەری شێوەکاری بخوێنم لە زانکۆی تۆکیۆ. هەر لە پاڵەویشە ماجستێرم خوێن لە هەندسەی مەدەنیە. بەس ئیتر هونەری شێوەکاریەکە بۆ من کۆنێکشنێکی ڕۆحیە، یعنی شتێک نییە ڕەبط بێت بە بیزنس و ژیانی منەوە. بۆیە هەردەم حەزم کردە هونەری شێوەکاری هەر وەکو هیوایەتێک بمێنێتەوە کە من بتوانم لە ڕێی هونەرەوە تعبیر بڵێن لە خۆم بکەم. زیاتر منیش هونەر وەکو بڵێن شێوەیەکی تەراپی سەیرەکەم، وەکو ئەو بڵێن کاتێک کە لەسەر کانڤاسێک کارێکەکەی هەستەکەم کۆنێکشنێکی ڕۆحی دروستە بێت لە بینی من و کانڤاسەکەیە، ئینەرجیەکە لە بینی من و کانڤاسەکەیە. ئەو ئینەرجیە لە ڕێی کارێکەوە بگەیەنمە بینەر. کاک سمکۆ، هەڵبەت گەشتینە ژاپۆن، حەزەکەم بۆ بینەرانی دەنگی ئەمەریکا باسی ئەزمونی خۆتمان بۆ بکەی لە ژاپۆن. هەڵبەت ڕەنگە ژاپۆن وەکو وڵاتانی دیکە نەبێت، سەختە بۆ هەم بۆ پەنابەرە و هەم بۆ هونەرمەندیش، بەڵام تۆ بۆ خۆت توانیت کۆمەڵێک کاری ڕژد و کاری جوان هاوکە هەر لە بواری هونەریە، لە بواری خێرخوازیە، لە بواری ڕێکخراوەکانە بکەیت. ئەم ئەزمونە زۆر گرنگە بۆ بینەرانی دەنگی ئەمەریکا. زۆر بڵێن ڕاستە تەجروبەی یابان هەر وەکو خودی شخصی خۆم هەر وەکو هونەریش کارێکی جەزری کردو لە ناخوێ احساسی منە کە من چوومە یابان
بە کوڕێکی ڕەفیقم دەوتم کاکە خارجەکە من لە خارجەکەیەوە ناچێت خارجەکەی من هەر تەواو خارجە کوردێکی لێ نییە یعنی جادەیەکی شارە نەبوو بڵێ من یا مێمۆریمە بێ لەگەڵیا شوێنێک نەبوو کەسێک بڵێ نەبوو بیناسن بیرەوەرێکمە بێ لەگەڵیا یعنی بە تاک و تەنیا خۆم بووم بۆیە بەڕای من لە هێن بڵێن ژاپۆن من یەکەم جار خودی خۆمی کرد ناسی هونەری بڵێن هونەرەکەشم بە شێوەیەکی زۆر جیاواز بڕا لەبەری کوردستان وڵاتێک بوو لەناو شەڕ و ئاژا و ئەگە سەری کارەکانی کوردستانم بکەیت زیاتر سەبارەت بە جەنگ و نەهامەتیەکانی زانم من هەردەم بڵێن حەزەکەم کارەکانم هەوێنی کارەکانم دەنگی ئینسانە بێدەنگەکانی جیهان بێ دەبەرەوەی بڵێن هەرین لەگەڵ بڵێن ڕێکخراوی شنەبای ئاشتیابانیشان زۆر زەوی حەزینیش گەڕام سێریم کرد ئازارەکانی ئینسان هەمووی نیە لەیەکەچێ بەزەوەی زمانەکانیان جیاوازە بۆیە هەستم کرد لە ڕێی هونەرەکەم بتوانم دەنگی ئەو ئینسانە بێدەنگانە بەدەت ئینگلیزە لە voiceless people بگەێنمە دنیا و لە هینی ژیابانیش بڵێن جدی کۆمەکێکی باشم کرا لەلایەن میدیا و تەلەڤیزیۆن و بڵێن کەسەکانی کە لە بواری هونەری بڵێن شێوەکاری کەسی بڵێن بە ئەزمون و بەتوانان هاوکارێکی باشم کرا ئەو تەجروبەی یابان گۆڕانکارێکی گەورەی کە لە ڕانگەکانی منە لە فۆرمەکانی منە خواستم کە ڕانگانم بەرەو کاڵبوونەوە من بڵێن بوونەوە چوون زۆر زیاتر شەکانم باسییان لە ژیانێکی لە تاوەکو لە جەنگەکان هاچەنە من بەهۆی کارێکەشمەوە چوومە کۆزۆفۆ ئەفریقا و ئەفغانستان و زۆر وڵاتی کە چووم تەجروبەیەکی بچووک لەسەر هونەری شێوەکاری لە ئەفریقا منەوە کاتێک کە چووم ئەفریقا کەمپێکی هاوڕێکان بوو کە چووم دیزانی کەم وەکو هینە بڵێن ئەندازیارێک کە چووم سێرم کرد مناڵەکان لە کەمپەکەیە سەبارەت بە ئەدەواتی شەڕ و سەبارەت بە تانک و ئەو بڵێنشتانێکە لە شەڕ و کاوەبڵێنکاریە بەکاریە هەستمە کرد هەموو شتێک دەزانم بەسی سەبارەت بە ژیانی خۆیان و ڕەنگەکان و خۆنەکانی خۆیان هیچ شتێکیان نازانی بۆیە من لەگەڵ خۆمان مەجبورم بۆی پاسی لە مرێستەش بیرمە یەکێک لە هینەکان مناڵەکان ویان نەزانی کە هینە ئەوە نیە نقڵ بڵێن نەبات و شتی وایە ویستیانی سێرم کرد مناڵی ئەوێت چەندی لە خۆنەکانی خۆی دوورە بۆیە حەزم کرد هەم لەگەڵ بڵێن لە ڕێشەکەمەوە بتوانم گۆڕانکاریەک لە جیهانی مناڵەکانە بکەم کۆمەڵێکینم کردەوە وێرێک بڵێن شۆپ و کلاس و شتیوە هونەری بڵێن شێوەکاریمان بێکەوە چەندینێکمانی وانەیەک هەندەو مەکتەبی کە دروستمان کرد لەبەرەوەی دیوار نەبوو یەکەم جار مەفروض بوو مەکتەبێک دروستکەین بۆیان کە دیواری هەبێت کە بتوانین کارەکانمان لەسەر و دیوارە هەڵواستین زۆر باش بوو پێشانگایەکی زۆر باش بوو خەڵکێکی زۆریشی واتە مناڵەکانی جارێکی ئاشنابوونەوە بە خەونەکانی خۆیان ئەو شتە بچووکانە بڵێن لە ژیانە مۆتیڤیشنێکی باشە بە هونەرمەند کە بڵێن زیاتر سوور بێ لەسەر ئەو ڕێگەی کە بڵێن گرتوویەتی هەروەها لای بڵێن ئەفغانستانی شەرەمان بڵێ ئەمە هەر لەسەر ئەو بابەتی کە پەیوەندی تۆ بە ئەو وڵاتانەی دنیاوە لە ڕێ ئەو ڕێکخراوانەی کە کارت لەگەڵا کردوون بە حەقەت زۆر گرنگە ئەم ئەزمونانە لە ڕووی ڕۆحی و لە ڕووی دەرونی و لە ڕووی هونەری و لە ڕووی ژیان دۆستیەوە چۆن دەوڵەمەندی کردیت تا چەند کاریگەریەکی زۆر ڕەگوڕیشەی لە ناو ڕۆحی تۆیە دروست کرد ئەزانێکی کەسایەتی ئینسان لەو تەجروبانەیە دروستە بێ بەڕامێ کەسایەتی ئینسان بە خوێندنەوە ئەتوانین کەسایەتی خۆمان دروستکەین بەس تەجروبەی ڕاستە خۆکە بڵێن ڕاستە خۆشی لە شوێنێکەوە و دەست بڵێن لە خاکی و شوێنە ئەی ڕوبەڕوو لەگەڵ خەڵکی و شوێنە قساکەی تەجروبەی خۆ شخصێتی خۆ دەگۆڕێ شخصێتی ئێمە بەردەوام لە گۆڕانایە هەروەکو کارەکانیش مەگۆڕێ شخصێتیش مەگۆڕێ شخصێتی ئینسان شتێکە بڵێن خۆتان نەزانن خۆشان چونەتە بڵێن دەرەوە و لە هین دەرەوە زیندگیتان کردووە تەجروبەی ئینسان کە بڵێن ڕۆحیەن ئەچێتە شوێنێک و هەوای ئەو شوێنە هەڵەمژە و دەست لە خاکی و شوێنە ئەیا و لەگەڵ نیە مناڵەکانی ئەو شوێنیان قساکە کەسایی دەگۆڕێ بەڕای من چونم بۆ دەرەوەی کوردستان گۆڕانکارێکی گەورە بوو لە شخصەتی خۆم و لە کەسایەتیشمە ئەو بڵێن گۆڕانکاریش لە کارەونەرەکانمە بە شێوەیەکی زۆر وازە دیارە هەر لە فەریقا پێشنگایەک مەکردەوە بە ناوی خەونە تاریکەکانی خەونە ڕەنگاڕەنگەکانی مناڵە تاریکەکان یعنی پێشنگایەکی جوان مناڵەکان ئاشنا بوونەوە بە عالەمی خۆیان مناڵەکان یعنی این بوو خەونیان هەبوو ئەو بڵێن
تەجروبەی من لەوانەیە تاسی لەسەر ئەو مناڵانەش بکات لە زەمانێکە لە پاشە ڕۆژی خوانە گۆڕانکاری لە کەساتیەوانی شە بکات وێ بەڕای من گۆڕانکاری زەرورە ئەو گۆڕانکاریانەش کاتێک بڵێن جەزریترە بن و ڕێگیان بتەوە بێ کە خۆت شخصیان لەو شوێنە بیت و لە بڵێن نزیکەوە ئاگاداری کارە سات و ژیانی و بەڵێ کاک سمکۆ هەڵبەدەمێ بگەڕێمەوە بۆ تۆ خاوەنی چەندین پێشانگای تایبەتی تابلۆکانتی هاوکات بەشداریکی جیهانیشت هەبووە لەگەڵ زۆرێک لەو پیشانگە هاوبەشانەدا هەم لە کوردستان هەم لە ئەوروپا و هەم لە ژاپۆن لە ئەمریکاش زۆرمان پێخۆشە کۆی ئەو ئەزمونە بە پوختەیی بۆمان باسکەیت. زۆر باشە من بەجددی لە کوردستان سێ بڵێن پێشانگای تایبەتیمە بوو کە چوشمە ژاپۆن دوو بڵێن پێشانگای تایبەتی هەروە لە ساڵی 96ەوە من وەکو هەم بڵێن وەکو پارتیسپانت هەم وەکو کوریەکتەر لە جالا بڵێن بێنالێش کوریەکتەرم لێیە هەر بڵێن 2 ساڵ جارێک لە هۆڵی مترۆپۆلیتان ئارت میوزیەم پێشنگایەکەینەوە کە ناوی جالایە هەتاکو ئێستا تقریباً 22 خولمان هەیە جگە بڵێن لە خۆم هونەرمەندانی تری کوردستانیشم داوت کردو کە کارەکانی پیشانی بینەرانی ژاپۆن بن و هەروەها بڵێن پێشنگایەکی گەورەشە بوو لە کۆریا پێڵێن کوانج و بێنالێ من بڵێن کە چوومە یابان ئەو کاتە کەسێکی زۆر باشم ناسی لەوێ کە بڵێن مەجێ بوو بەیشەکان و کارەکانی منی بەلاوە جوان بوو زۆر جارێ کارەکانی تۆ دەنگیان هەیە جگە لە بڵێن مەسیجێکی ئینسانی دەنگ بڵێن لە کارەکانی تۆ ئاویستن دەنگی جان دەنگی بۆم دەنگی ئینسان بۆیە ئەو هاروی بڵێن ئیچیرۆ کاتە چێرمانی ناقدی فەنی ژاپۆن بوو تقریباً 10 ساڵێک چێرمان بوو بەداخەوە دوای بە نەخۆشی سەرەتان بەجێ هێشتین هاروی ئیچیرۆ دەرگایکی گەورەی کردەوە بەڕووی کارەکانی منە داوەتی کردن بۆ کوانج و بڵێن بێنالێ لە کۆریا کە پێشنگایەکی زۆر گەورەیە بە گەورەترین بێنالێ هەژمارەکرێ لە بڵێن ئاسیایە هەروەها هاروی ئیچیرۆ دانەری جالاش بوو لە ساڵی هەفتەکانە جالا بڵێندانە کوردستان لە ساڵی 96 ئێمە کۆرنەرێکی خۆمان هەیە تەنانەت ناوی کوردستان ماسە کۆرنەرەکەی خۆمان نووسیوە و هەموو بڵێن خولێک دەبڵێن بۆ 12 هونەرمەندی کوردیش داوەتەکەم کە کارەکانی خۆیان لێ بڵێن نمایش بکەن هەروەها جگە لە هونەرمەندانی کورد من کوریەکتەری هونەرمەندانی لاتین ئەمریکاشەکەم هەر بۆ جالا ئەمە بڵێن لە یابان لە بڵێن دەرەوە یابانی زۆر پێشەنگ هەیە بۆ نمونە بڵێن ئارتین ئینەکان فێرەکانی ئێرە لە بڵێن بەریتانیا مجموعەیەک ئارت بڵێن فێری گەورە هەیە کە بڵێن گەورەترین ئارت فێر لە ئەوروپا ژمارەکرێ لەوێشە بڵێن بەشداری کردووە و هەروەها لە مۆزەخانەکانی کۆریا و تایوان و چاینە و زۆر بڵێن وڵاتی تریشە لە ڕێی جالاوە کە بڵێن کۆنێکشنێکی هونەری زۆر بڵێن باڵامانەیە. بەڵێ کاک سمکۆ ئەمەوێ باسی ئەوە بکەی هەڵبەت زۆر گرنگە من بیرت بخەمەوە کە پەیوەندیەکی و هەماهەنگیەکی جوانت هەیە لەگەڵ هونەرمەندانی کوردستان و هونەرمەندانی دیکە لە وڵاتانی دیکەی جیهانە کە هەم بۆ کردنەوەی پیشانگا و بە هەڵەیە نەچوو بم بۆ دەرکردنی کوڕاسەیەکی هونەریش. من لە ساڵی 2006 کۆمەڵەیەکم دانا لە یابان بە ناوی کۆمەڵەی باران ئەم کۆمەڵەی باران ئامانجەکەیەوە بوو کە هونەرمەندانی کورد و هونەرمەندانی بیانی بە تایبەتی ژاپۆنی لە یەک بڵێن فرێماک کۆکەینەوە چەند کتێبێکمان دەرکرد کوڕاسێکمان دەرکردەوە کاتە بە ناوی خەندەکانی جیهان ئێستا لەویان نامە ئەگەر حەست توان پیشانێ بەم ئەوی نەبڵێن کوڕاسێک 21 هونەرمەند بوو هونەرمەندی کورد و ژاپۆنی و بڵێن هێنیش ئەوروپیش و ئەفریقیش و هندیش یعنی کارێکی جوان بوو کارێک بوو لە هینە چوو ئەوە نیە جوانەکانی کیشوەرەکان بەیەکەوە ئەو کوڕاسەمان کرد ئێستاش بە تەماین بڵێن تەماین بەرگی بڵێن دووەمیشی دەرکەین ئەیشە بۆ هونەرمەندانی کورد و هونەرمەندانی بیانی پێکەوە و هەروەها بەڕای من جیلی ئێمە جیلێک بوو بوارمان هەبوو بڕۆینە دەرەوە وەکو بڵێن جیلەکەی باوکمان نەبوو کە بڵێن نانەتوانی سەفەر بکەن جیلی ئێمە توانی کە کۆمەڵە شت هەیە بیکە جا من کە چوومە بڵێن ژاپۆن
وتم ینی ئەگەر من بتوانم لە ڕێی ئەم تەجروبەی خۆمەوە کە چوومەتە ئیسفادەیەکی زۆرترم هەبێ بە هونەرمەندانی تری کوردستان باشترەکە من بڵێن پردێک دروست بکەم لە نێوان هونەرمەندانی ژاپۆن و هونەرمەندانی کوردستان ئەوەی کە لە توانامە بێ کردومە بەزیتر توانای تاکە کەسیش مەحدودە ئەوەی کە توانی بێتم کردومەوە بەردەوامیش بم لەسەری هەر بژی زۆر گرنگە ئەو پەیوەندی و هەماهەنگیە لە نێوان هونەرمەندانی هەم کوردستان و هەم هونەرمەندانی وڵاتانی دیکەی جیهانە لە ڕێی ئێوە و لە ڕێی کەسانێک کە باوەڕی بە و پەیوەندی و هەماهەنگی شارستانیە هەیە. کاک سمکۆ ئەمێ بگەڕێمەوە بۆ نووسینەکانت هەڵبەت بە هەڵیانە چوو بم وابزانم 4 پەرتوو کرد چاپ کردووە دوایمینیان چۆلەکەکانی بەهشتا. ئەم ئەزمونەت ئەزمونێکی تێکەڵە لە نێوان هونەر و نووسین و ئەو مۆسیقایە ئەو دەنگەی کە هەمویان کۆکاتەوە لە بەتایبەتی لە شعرەکانتە کە بە ئینگلیزیش چاپبووە و بە کوردیش چاپبووە. زۆرمان پێخۆشە ئەم ئەزمونە بۆ بینەرانی دەنگی ئەمریکا باسکەن. منە تاکوێستە 4 بڵێن پەرتووکم هەیە. پەرتووکی یەکەمیان لە ساڵی یەکەمی پەرتووکم لە ساڵی 98 لەگەڵ شاعری ئەمریکیا بوو کە بە ناوی 2 بوو ژمارە 2 کە من بە کاری هونەری و ئەویش بڵێن بە شعر کە بەزە کاتە ئۆنلاین شت نەبوو هەر بە چاپکرا ئەوانێتی لەسە ئۆنلاین هەیە. کوڕاسە یەکەمم کەلەرز ئۆف پارادایز ڕەنگەکانی بەهەشت کوڕاسەیەکی گەورەیەوە. کتێبی دوای ئەوەش سپرینگ نێڤەدایز ئەوی شەر بڵێن سەبارەت بە کۆمەڵە کاری هونەریمە کە بڵێن لە ساڵەکانی 2000 کردومە. هەروەها ئەخیر بڵێن پەرتووکی شێوەکانی باشە کە تۆ خۆت بڵێن باسی کردێستا ئەو کتێبە زیاتر شعر و بڵێن تابلۆی بەڕای من هونەرمەند دەتوانێت بە شعر تابلۆیەک بکێشێ و بە وشەش بڵێن بە شعر تابلۆیەک بکێشێ و بە تابلۆیەکی شعرێک بنووسێ. چونکە بەڕای من جوانیەک و هەمە بڵێن ئاهەنگێک لە نێوان وشە و هینە هەیە ڕەنگە هەیە. من بڵێن زۆر حەزەکەم لە ڕێی وشەوە بڵێن چیرۆکان باسکەم لە ڕێی نییە شعرەوە تەجروبەکانی ژیانی خۆم و ئەحساسی خۆم و ئەو بڵێن سەفرانەی کە بڵێن لەو هینە وڵاتەیانە حەزینانیان کردومە باسیکەم. ئەو کتێبە بووە هۆی ئەوەی کە من کارە هونەریەکان و نووسینەکان پێکەوە کۆبکەمەوە. زۆر خۆش بڵێن بەختانە لە بەریتانیا هونەرمەندێکی گەورەی ئینگلیز پێشکەشی کرد لە کۆڕەکەی خۆیان جوانە هێندۆمیلی کە بڵێن مەشهورە بە پارسی نازان بێ ئەوە لە هین ئەمریکاش مەشهور بێ بەس لێرە کەسێکی مەشهورە کتێبەکەی کرد و کتێبەکەی پرێزنت کرد و ئێستا بڵێن ئۆنلاین ئەتوانیت هەم کتێبەکە هەمووی ببینی هەمە شوانی داونلۆدی کەیتە سەر ئایپاد ئایفۆنە یاخود دەتوانیت کتێبەکەش بە کامیلی بەدەستبێنی. ئەو کتێبەش لە بڵێن مەکتەبەکانی کوردستان هەمووی هەیە. خەڵک دەتوانێت ئارێکا مەجموعەیەکی زۆری شێوەتەمام نێربووە بۆ کوردستان لەم ئەخیرەیە. ئیتر لەو کتێبەیە من توانم خەونەکانی خۆم بە وشە و ڕەنگ بنووسم. بەڕاستی ئەزمونێکی زۆر جوانە کاک سمکۆ. هەڵبەت من بە ئۆنلاین سێرم کرد زۆر جوانە کۆکردنەوەی ڕەنگ و تابلۆ و ئەو دەنگێک لەناو ئەو قەسیدە و لەناو ئەو هەڵبەستانە بەڕاستی هەماهینێکی دروست کردووە هارمۆنێتێکی زۆر جوانی دروست کردووە. دوایمی پرسیار کاک سمکۆ هەڵبەت تا قسەی لەسەرکەین و تا گفت و گۆکەین بە دڵنیاییەوە چەندین سەعاتمان پێویستە بۆ ئەو ئەزمونە جوانانەی کە هاتە کاک سمکۆ. بەڵام ئێستاکە با بگەڕێنە سەرەوەی کە دوایین پرسیارم سەبارەت بۆی پرۆژەی تازەت لەم بارودۆخی کۆرۆنایە و لەم بارودۆخی کەرەنتینە و هاوکات داخستنی زۆرێک لە گەلەریەکان زۆرێک لە سینەماکان زۆرێک لە فیستیڤاڵەکان بە حەقەت ئایا پرۆژەی داهاتوو چییە و ئێستاکەش سەرقاڵی چین بۆ ئەوەی بینەرانی دەنگی ئەمریکا ئاشنا بن بەوەی کە ئێستاکە سمکۆ ئەوێت چی بکات؟ وەڵای کۆرۆنا وەکو بڵێن تۆ خۆ دەزانی نەکرد وڵاتێک هەموو بڵێن دنیای گرتوێتەوە تاسیری لەسەر هەموو شارەکێکی هونەری داناوە. بەزەوەی کە من ئێستا لە بڵێن پرۆژەما بێت بە تەمام بۆ بڵێن خولی ئایندەی جیادا لە تۆکیۆ میترۆپۆلیتان میوزیەم 11 هونەرمەندی کورد داوەت بکەم لە بڵێن هەر چوارین پارچەکەی کوردستانەوە بتوانین بۆ دوای کۆرۆنا ئەو بڵێن پێشانگای بکەینەوە جارێکی تر. بەس وەکو تریش بەڕای من کاتی کۆرۆنا و کەرەنتین کاتێکە کە هونەرمەند دەتوانێت
کاری بڵێن هونەری باش بکە کاتێکێکە لەگەڵ خۆی بتوانێت کارەکانی بکە. بەڕای من هەموو بڵێن هونەرمەندەکان نەکرد من بتوانین ئەم کەرەنتینە بە شێوەیەکی پۆزیتیڤ بەکار بهێنین و سوود لەو کاتە ببینین کە لە ماڵەوەین بۆ کێشانی چەندین کاری تازە بە هیوام لە دوای کۆرۆنا بتوانین لە ناو فرەیمی مۆزەخانەیەکە یاخ و گەلێرێکە لە شوێنێک پێشکەشی بکەین و بتوانین چەند بڵێن بابەتێکیش لەسەر کۆرۆنا بکەین. من بڵێن خۆم چەند کارێکم کردووە لەسەر کۆرۆنا بە ناوی کۆڤید وی ویل نێڤەر گیڤ ئەپ مەجموعەیەک کار کە بۆ بڵێن مێژووش بتوانین داهێن کە جیلێکە بووە بەدەزم بڵێن ترسناکەوە کردووە ئازارمان چەشۆ بەس بەردەوام داهێنان هەیە داهێنان هەرگیزی ناوەستێ. بەڵێ زۆر گرنگە. زۆر سپاس بۆ ئەو کاتی پێت بەخشین بۆ زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا، سپاس بۆ جوانەکانت، سپاس بۆ داهێنان و هەوڵە ڕژدەکانت کاک سمکۆ هەربژین. زۆر سپاس بۆ ئێوەش هیوادارم بەردەوام بن لە خزمەتکردنی هونەری شێوەکاری بەجددی هونەری شێوەکاری تۆزێک پراوێز خراوە مقارنێکی بە هونەری میوزیک و بڵێن گۆرانی زۆر پێخۆشە کە بڵێن بەرنامەیەکی لەم چەشنەیەوە هەیە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە هەربژین کاک سمکۆ.